ئەم کۆمەڵە گەنجە هاتوونەتە خانەکانی چاودێری کۆمەڵایەتی تا لە پاڵکاری ئاسایی خۆیان کاری خۆبەخشی بکەن. کەرنەڤاڵی کاری خۆبەخش بۆ هاوکاریکردنی منداڵان و نەوجەوانان و بە ساڵاتچوان 2 مانگ پێشەستا لەلایەن بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتیەوە لە سلێمانی ڕاگەیەندرا و تا ئێستا زیاتر لە 50 کەس ناوی خۆیان تۆمار کردووە و لەو ڕێژەیەش زیاتر لە 30 کەسیان لە خانەکان دەستیان بەکار کردووە. دەستگای کۆمەڵایەتی بە شێوەیەکی گشتی کە منداڵی ساوا و نەوجەوانی تیا بەخێوەکرێت کە پیر و پەکەوتەی تیا بەخێوەکرێت شوێنێکی زۆری ئینسانی گەورەن خزمەتکردن تیانە بە هەردوو اعتیباری نەتەوەیی و ئاینی پیرۆزیەکی گەورەی تایە. ئیشی خۆبەخشەکان هەموو ناونیشانەکانیان تایە. یاریدەدەری پزیشک و مامۆستا و ژینگە پارێز و وەستای ئاو کارەبا و سەرچاکردن هەموو ئەوەی ئینسانێک لە ماڵی خۆیان پێویستێتی ئەو ناونیشانانەیان تایە. کاوە خوێندکاری کۆلیژی کشت و کاڵە بۆ یارمەتی بە ساڵاتچوان و نەوجەوانان و منداڵانی بێسەرپەرشت هاتووەتە ئەم شوێنە لەگەڵ چەندین کچ و کوڕی دیکە بە خۆبەخش خزمەت دەکەن و ئەو ئەرکە قورسە بەهۆی قەیرانی داراییەوە بۆ بەڕێوەبەرایەتیەکە دروست بووە کەم دەکەنەوە. ئەم شوێنە بەرەنجامی کۆمەڵی کێشەیەکە لە کۆمەڵگەیە دروست بوو و ئەخ کۆتایەکەی گەشتۆتە ئەوەی کە لەم خانەیە جێگیر بن لەبەرەوە ناسکترین چینن بەڕاستی لێرەکە پێویستیان بە یارمەتی دەرێکی ڕۆحی زۆرترە. ئێمەش تا ئەم تەمەنەکە تاقێکمانێ بەڕاستی حەزەکەینەوە لەوەیە سەر بکەین کە یارمەتی دەرێکی دەرونی بین بۆ ئەوان یاریان لەگەڵاکەن یا باش شێوەیە بێت. ئێمە بیرمان لەمە کردوانێت کە بین لێرە ئیشکەین و بتوانین فەراغێکی ڕۆحی یان مادی معنەوی بۆ مناڵەکان پڕ بکەینەوانێ هەرچۆنێ بێ لە بە پێی توانای خۆمان حسمان کرد کە ئەو کەسانی کە لێرن پێویستیان بەوەیە کە نازیان پێ بدرێ ئێمەش حەزمان کرد تۆزێک لەو نازە بین بۆ مناڵان. لە خانەکانی بێسەرپەرشتان و نەوجەوانانی سلێمانی 48 منداڵ لە تەمەنە جیاوازەکان بەخێو دەکرێن. ئەمە جگە لەو ژمارە بە ساڵاتچوانەی لەو خانە بەخێو دەکرێن. وەک هەموو بوارەکانی دیکەی کۆمەلگا قەیرانی دارایی کاریگەری نەرێنی لەسەر کارەکانی ئەو بەڕێوەبەرایەتیەش دروست کردووە. لە ماوەی ڕابردووشدا بۆ بەخێوکردنی ئەو منداڵانەی بێسەرپەرشتن پڕۆژەی خێزانی جێگرەوە لەلایەن بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتیەوە ڕاگەیەندرا. ژاڵە محەممەد نارتی، سلێمانی.